ئەم شوێنەی کە ئیسا ئەبینرێ ئەمە خۆی گۆڕەپانێکە بۆ ئەو کەسانەی کەیان سەردانی قبری خزم و کەسوکاریانەکەن و فاتیحایەگە خوێن و ئەگەڕێنەوە. بەڵام ئەمە چەند ساڵێکە لێرە بووە بەنەدی دۆکو هەفتە بازاڕی لێ هاتووە کە خەڵکانێک گیان لێرە کاڵەکانیان ساغەکەنەوە و بۆ بە بازاڕێکی پشکۆلە، بەڵام چەند سەعاتێکی ژەخایانێ لەبەرەوە شارەوانی چاوی لێ پۆشیون چونکە ئەم بازارە تەنها لە ڕۆژی هەینیا هەیە و شارەوانی سلێمانی ئێمە بەرنمەیەکمان هەیە بۆ ڕێخستنەوەی ئێرە لە پێشە چەند ڕێنمایشان بۆ ئەنێرین کە پێویستە پابەندی ئەو ڕێنمایانە بن. لەبەرەوەی کە سیرەکەین لێرە خەڵکێک شۆستەکەی بەجێ هێشت و هاتووەتە ناوەڕاستی جادەکەەوە لێرە کاسپیەکە کە ئەگەر بێت و بەس شۆستەکە بەکاربێنێ لەو حاڵەتە بۆ خەڵکیش ئاسانکاریە و شتەکان بە وازەحترە بینێ و هاتوچۆ ئاسنگ بۆ هاتوچۆ دروست نابێ. جا لەبەرەوە ئێمە ئیشەڵا لە هەفتەی داهاتووە هەوڵین چەند ڕێنمایەک بەسەریانە دابشکەین. لێرەوە داوا لەو هاوڵاتیان ناکەم کە لێرە کاسپیەکەن بە حقیقەت پێویستەکە کە ئیشەکانیان تەواو بوو لە دەوری نیۆڕۆیە پێویستەکە شوێنی خۆیان پاکەنەوە. زۆر کادەبینرێ کە ئەمانە هەر یەکەوە لە شوێنی خۆی چی خۆڵ و خاشاکێ بەجێڵن و ئینجاتیمەکانی شارەوانی یەن پاچێکەنەوە کە ئەوە ئەرکی سەرشانی خۆمانە. بەڵام ئەگەر بێت وەرکەسە لە شوێنی خۆی بیکاتە کیسەیەکەوە بۆ ئێمە ئاسانکاریەکە بۆ کرێکارەکانی ئێمە ئاسانکاریەکە.